سڵای خۆی گەورتان لێبێت بینەرانی بەڕێز من پارێزەر فەرمان حەسەنم و بەرنامەی ڕێساشتان پێشکەش دەکەم. ئەم گفتوگۆیەمان تایبەت دەکەین با قسەکردن و شورۆڤەکردنی کێشەی دانانی پارێزگار بۆ سلێمانی و هەڵەبجە بەڕەسمی. ماوەی زیاتر لە 2 مانگە پرسی دانانی پارێزگار بە فەڕمی بۆ سلێمانی و هەڵەبجە ئەوە کێشەیەک لە نێوان ئەنجومەنی پارێزگا و وەزارەتی ناوخۆ و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمدا ماوەتەوە تا ئێستا یەکلا نەبووتەوە. ئەم بەرنامەی دەپرسین ڕێگە چارە یاساییەکان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە چین و چۆن بە یاسا دەکرێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت. هۆکاری دروستبوونی ئەم کێشەیە چییە و کێ خەتابارە؟ ئەنجومەنی پارێزگاکان خەتابارن یاخود حیزبەکانی کەرە سلێمانی هەن و یاخود بە پێچوانە وەزارەتی ناوخۆ خەتابارە یاخود نەخێر تەواوبوونی وادەی یاسایی سەرۆکایەتی هەرێم و کێشەی دروست کردووە. بۆ دانانی پارێزگارەکانی سلێمانی و هەڵەبجە بە فەڕمی ئێمە دەکرێت پشت بە واژۆی مەزعود بەرزانی ببەستین کە وادەی یاسایی سەرۆکایەتیەکەی زیاتر لە ساڵێکە تەواو بووە. لێکەوتە خراپەکانی بەردەوامی ئەم دۆخە چین. شرۆڤێن بابەتە دەکەین لەگەڵ هەردوو میوانە بەڕێزەکانم زۆر بەڕێز پارێزەری ڕاوێژکار بێسوون حەمە ساڵح، هەروە بەڕێز تاها ئیسماعیل کە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە یاسای ئیداری. کاک بێسوون سەرتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. ئەو کێشەیە کە ئێستا بە تایبەت لە محافەزەی سلێمانی هەیە و لە پەنای ئەوەشدا لە پارێزگای هەڵەبجە. پارێزگارێکەیە بەڕێز ئاسۆفەریدون کە مۆڵەتی وەرگرتووەک پارێزگار. پارێزگاری هەڵبژێردرا و ئاڤاڵ ئەبوو بەکرە کە لە ئەنجومەنی پارێزگا متمانەی پێدراوە کە وەک پارێزگار دیاری بکرێت. لە بەرامبەردا 2 جێگریش هەیە کە تا ئێستا بە فەڕمی یەکلایی نەبووتەوە کام لەوانە دەتوانن ممارەسەی دەسەڵاتی پارێزگار بکەن. دەمەوێت بە کورتی پێم بڵێ ئێستا کێ پارێزگاری سلێمانی دواتریش بچین سەر ئەوەی چۆن بە ڕێگەچاری یاسایی پارێزگارێکی یاسایی و شەرعی بۆ سلێمانی وەڵەبجە دیاری بکەن. بەڵێ زۆر سپاس. سەرەتا بێ ئەمەی کێسا ڕۆیە تەحسیل حاصڵەوەتە دەرەنجامە هۆکارەکە ئەوەیە گەڕێتەوە ئێمە بێ و ڕاستی بزانین ئەو دەرەنجامی کە ئێستا سیاسەتی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و پارێزگاکان بە گشتی یەکرێ. خۆشتان زانن عێراق وڵاتێکی فیدراڵیە، تەنیا هەرێمێک کە تایە دروست بووە هەرێمی کوردستانە لە ساڵی 1992. لە ڕاستیدا ئەو سیاسەتی کە ئێستا لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە پەیڕەوە کرێ لە عێراقا ڕنگدانەوەکەی تەواو باڵی کێشاوە بەسەر تەواوی پارێزگاکانی عێراق و لە ناویشیانە هەرێمی کوردستان. ئەوەی کە زلهێزەکانیانەوێت بمانێوە نەمانەوێت ئەو سیاسەتە پەیڕەوە کرێ بە پێی استراتیجەتی ڕۆژیان چۆن بەرژەوەندیەکانیان نەپارێزن لە ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەتی لە عێراق کە شوێنی جۆپۆلیتیکی عێراق وا کەوتوتەوانێ ئەوەی کە خۆیان بیانەوێ بیرمانەچێ ئەوان بەرژەوەندی میشەیان هەیە دۆستایەتیان نییە واتە بەرژەوەندەکان بەکارێنن بۆ سیاسەتی خۆیان پێڕۆ بکەن. من ئەمێ بگەمە سەرەوەی ئەوەی کە ئێستا لە عێراق بەربڵاوە لە 13 ساڵی ڕابوود کە پەیڕەوە کرێ لەسەر 3 بنەمایە. یەکەمیان محاسەسەیە دیارە کۆی سیستەمەکە خۆی هەمووی بە تەوافقی سیاسی و لەسەر بنەمای دیموکراسیەتە. دووەمیان نەتەوە مەزهبە. سێمیان شۆڕکردنەوەی ئەم دوو مەفهومە لە پاڵ بنەمای دیموکراسیە بۆ ناو کۆمەڵگە بۆ ناو تاکەکان. دەرەنجامی ئەو سیاسەتەیە کە ئەمەوێ بگەم ئەوەی ئێستا لە پارێزگایەکی هەرێمی کوردستانە کە بەشێکە لە عێراقی فیدراڵ ئەو سیاسەتەیە کە لە بەغاو لە هەولێر پەیڕەوە کرێ ڕنگدانەوەکەی ئێستا هاتوۆتە ئیشە لە پارێزگەکان کە پارێزگای سلێمانیە. بۆچی سلێمانی بەم دەردەچۆ بۆ هەولێر نییە؟ بمانەوە نەمانەوێ وڵاتانی ئەقلیم لە دەوروبەرە بەڵانسی هێز و سیاسەتیان لە پارێزگاکانی هەرێمە دیار و هەمومان مەحسوسەوە هەستی پێەکەین. ئەو حیزبانی کە لەم دەڤەریان کە با بڵێن دەڤەرین یەکێتی نیشتیمانی و گۆڕان و حیزبی ئیسلامیەکان زیاتر با بڵین ڕنگدانەوەی واقعیشانەیە کە لێرە فرەیی زیاتر ڕەنگیاوەتەوە. بۆ خۆشتان نەزانن کە لە دواترین هەڵبژاردن لە ساڵی 2014 لە 34 گۆڕان پلەی یەکەمی هێنا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە لە دوای ئەو هەموو کێشەوەینەوە کە 12 کورسی هێنا. فرەلایەنەیە بەڵام من ئەمێ بگەمە ئەوەی لێرە ئایا لە کوردستانە سیاست قانونە بابەڕێوە یا قانون سیاست دەبا بەڕێوە؟ لێرە بۆ گەل سیاست قانونە بابەڕێوە بەڵام بۆ ئەوانی کە ئەیانەوێت دەسەڵات و بەرژەوەندەکانیان پارێزن قانون بە سیاسە دەکرێت. ئەوەی کە ئێستا لە پارێزگای سلێمانیە دەرهاویشتەی بارودۆخێکە
کە ئەسڵەن ئەمە ئستثنا تەوەسوعیتیان ناکرێ ئەسڵ یاسای سەرۆکایەتی تعدیلی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە واتە بۆ ئەوەی شتێک لەبیر ببرێتەوە شتێکی هاتووە لایەنێکی تراتۆ پاسایی وەزعەکەکە دیارە دەرهاویشتەشی ئەوەش کە لە لێکەوتە خراپەکانی تەواوبوونی وادی سەرۆکایەتی هەرێمە دروست بەتەئکید لە لەوزدەی هەشتی 2015ەوە ئیدی فەراغی سیاسی و یاسایی لە هەرێمی کوردستانە درێژ بووە چکێمە یاسایەکمان نەبوو یاسای 2 ساڵ درێژکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بوو دوای 2 ساڵەکە ئیدی ئەبووایە تر هەڵبژاردن لەگەڵ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە بکرایە بەڵام ئەوەیە کە نەکرا بەو دەردەچوو کە خۆم هەمومان نەزانین کاتەم کێشەیە حیزبەکانی سلێمانی یاخود خەڵکی سلێمانی ئەنجومەنی پارێزگا دروستی نەکردووە بەڵکو واقعێک دروستی کردووە کە تەواوبوونی وادی سەرۆکاتی هەرێم بەتاکید ئەسڵ ئەوەیە ئستثنا ئەمە وەکوتم بەڵانسی هێزەکانە چونکە تۆ ئێستا پرسێری پەرلەمانی عێراق کە پەرلەمانی عێراقی بە شاوڵی بۆ بە دوو بەشەوە تەرەفی سێم لە بەینیانایە هەرێمی کوردستان پەرلەمانی هەر نییە ڕۆشتۆتەوە بماڵەوە چی ماوەتەوانێت کە ئەوەی کە دەسەڵاتەکان بابڕێەوە دەسەڵاتی هێز بەڕێبەڕێەوە چونکە تۆ لایەنێکی وەکو ئێران نایەوێ ئەوەی کە سنووری مەودای خۆیەتی ضعیف ببێ تەداخلاتی تیا ببێت بۆیە ئەو کێشەی کە ئێستا لە پارێزگای سلێمانیا هەیە ئەوەندەی سیاسیە ئەوەندە قانونی کردویانە بە سیاسی ئەوەندە قانونی نییە قسەکانیش تێکەڵێک و لە قسەی سیاسی و قسەی قانونی هۆکاری سەرەکی وەگوتە تەواوبوونی وادی سەرۆکایەتی هەرێمە لە پاڵەوەشدا باس لە کۆمەڵێک هۆکاری سیاسی دەکەی کامیان بە دیاری ئەسڵەن لە سلێمانیا کەسی یەکەم کە بۆ پارێزگاری سلێمانی کە هەواڵە بوو بەکرە 240 دەنگ هەیە لە ڕووی قانونی و شەرعیەوە هیچ کێشەیەکی نییە ئەوەی کە ئەمەی نێشتووە بکرێ ئەوە سیاسەتە و بەڵانسی هێز و بەرژەوەندی حیزبەکانە کە خۆیان چۆن ئەڕوانە ئەوە لە ڕووی قانونی هیچ کێشەیەکی نێ بۆچی ئێستا هەواڵەوە بکرد نەموت ئەسڵ یاسای سەرۆکایەتی هەرێمە پەرلەمان پەخراوە کە تۆ مەزدەری شەرعیەتت نەبێ شوێنی کۆبوونەوەی پەرلەمان نەتوانێت کۆبوونەوەکانی بکە پەک خرابێت ناتوانێت بە تەئکیدکەوە ئیشەکانی بکە بۆ بێتالی تۆ بۆ ئەوەی ئەم دۆخە لە بیر بچێتەوەوانێت تۆ سێری پەرلەمان کارە بۆ ئێستا مشکلەیە دروست نەدەبوو لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە پارێزگار دەتوانرا دابنرێت بە تەئکید دروست نابوو من دڵنیام لەوە چونکە بیرمان نەچێ دوو حیزبی سەرەکی لێرێ گۆڕان و یەکێتی ڕێکەوتنێکیانێ بەو ڕێکەوتنە هەرچەنە دەنگدان نابێ مافێکە کە هیچ تاکیی کۆمەلگە نابێتە نازولیتیا بکە من خۆمێکێک بووم لەوانە ئەسڵەن بۆ ڕۆژێکیش بۆ نەک بۆ ڕۆژێکیش بۆ سەعاتێکیش نەئەبوو بزوتنەوەی گۆڕان تەنازول بکە لەو 2 ساڵە لە ڕووە سیاسێکەوە لە ڕووە قانونیەکەوە ئەتەوە بڵێ کێشەکە لێوە دەستی پێکرد کە گۆڕان 2 ساڵی یەکەمی پارێزگاری دابەیەکێتی نیشتیمانی خۆی مەوزوعەکە زۆر لە گۆڕان و زۆر لە یەکێتی نیشتیمانی زۆر لە پارتی دیموکراتی کوردستانیش گەورەترە زۆر لە هەموو حزب سیاسی کوردەکانیش گەورەترە مەوزوعەکە وەکوتم هێزە ئەقلیمیەکان هێزە گەورەکانی کە لێرە بەرژەوەندیانەیە خۆیان شوێن بۆ خۆیان نەکەنەوانێ تۆ ئەگەر ڕوونتر قسە بکەی بۆ بینەرەنیانی ئەم هێزە گەورانە فشار دەکەنیان فشارەکانی لەسەر بەتاکید فشارەکەن ئەو فشارێک کە لە بەغا ڕوویە دەبوو ئێستا سەیری مەساری عملی سیاسی بکە لە بەغایە ئێستا چۆن بەچە ئاقارێک بەرەو گۆڕانکاری ئەڕوا بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە لە کاتێکە ئێمە زیاتر لە 2 ساڵ لە پێش ئەوان بووین بنەمای دیموکراسی و پەرلەمانەمانە بۆ حکومەتمانە بۆ وەکو قوارەیەکی سەربەخۆ تا ڕادێک تعاملیان لەگەڵا کردوین ئێمە چۆن کشاوینەکە دواوە کاک بێستون دەچمە لای کاکتها بە بڕای بەڕێز خاوەنی بۆ ڕۆنامەی ماستەری لە یاسای ئیداری ئێستا و گرفتەی کە دروست بووە لە پارێزگای سلێمانی و لە پەناشیدا لە پارێزگای هەڵەبجە چۆن چارەسەر دەبێت یان نزیکترین چارەسەر یاسایی بۆ بارودۆخە چیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەیە بۆ وەڵامدانی و پرسیارە بێت پەنا بێنەبەر دەقە یاسایەکان لە پارێزگای سلێمانیە یاسای ژمارە 3 ساڵی 2009 دەقە یاسایەکان چارەسەریان تێدا دەدۆزرێتەوە لە ئێستاە بەڵێ بۆ پێی دکتۆر هەواڵ ئەبوبەکر ڕازی نەبووی بە مەرسومی سەرۆکاری هەرێمی بۆ دەربچێ بۆ پێش ئەو ئەمەلیەی بوون بە پارێزگاری تەواو نەبووە بۆ قەراری بۆ دەرنەچووە بۆیە کەواتە ناتوانرێت ئەوەکو پارێزگار دەست بەکار ئەگەر ڕازی نەبێت کە مەرسومی هەرێمی بۆ دەربچێ لە ڕووی قانونیەوە ناتوانانی پێی بڵێ پارێزگار بۆ یاساگەر حەلی تری تایە حەلی بەدلی تایە ئەویش ئەوەیە لە پێی مادە 20 فەقەرەیەکەکەی بە تایبەتی کاڵێ لە کاتی غیابوونی شوێنی پارێزگارە ینی غیابوون نەک
چۆڵ بوون چۆمەوە دوو دەستەواژی جیاوازە لە قانونیداریە ئەو کاتەیەکێک لە جێگیرەکانی شوێنێگرنەوە ئەوە بوو لەم ماوەیەشە کە ئێمە بینیمان ئەو داوای ئیجازەی کرد ساڵی دکتۆر فەریدون پارێزگاری بەڵێ دکتۆر ئاسۆ فەریدون لە ئێستاە داوای ئیجازەی کردووە بۆ ساڵێک ئینەکەشی قبول کراوە داواکەشی قبول کراوە کەواابێ غیابێک دروست بووە لێرەیە هەستە وەزیری ناوخۆش هەستا یەکێک لە جێگرەکانی وەکو حلول لە شوێنی ئەو دانا ئەوش فقەرەی تەواو بزەبت کەگرێتەوە لەگەڵ فقەرەیەکی مادە 20 ئەوە بەو شوێ بەڵام داگر وەزارەتی ناوخۆکێک لە جێگرەکانی ڕابس پێدرێت بەجێگرتنەوەی ئاسۆ فەریدون ڕاستپاردن چارەسەرێکی کاتیەوە تۆزە لە دەستەواژەکانە فەرقیە بڵێ ڕاستپاردن یا جێگرکردنەوە لە قانونی داریا دوو نیجار ئەگەر ڕوونی بکەیەوە بەڵێ ڕاستپاردن لە قانونی داریا پێوترێت تەفویض یاخود تەوکیل تەخویل کە لە پێش فەقەرە ئەو فەقەرایانی لە مادە 19 لە ئاخیر فەقەرە باسەکە ئەتوانێت جزئێک لە دەسەڵاتەکانی خۆی بات بە یەکێ لە جێگرەکانی یاخود یەکێ لە سنووری پارێزگاکە بە عامێکی لە مەقام یان دوناحەکان بەڵام ئەو ئەبێ موجود بێ محافظ موجودە بەڵام جزێکێدا ڕاستپاردن تەنها بۆ ئەو بەبات پێڵم تەفویض بۆ ئەو بابەتانەیە بۆ جزئێکە نابێ هەمووی بکە کە پێشتر ئەو ئەمەلەیە پێشووکە بەڕێز ئاسۆ فەریدون دەسەڵاتەکانی گواستەوە بۆ یەکێک لە جێگرەکانی کاک سەردار قادر و دواتر وەزارەتی ناوخۆڵی وەشاندەوە زۆر ئەمەلەیەکی نایاسایی ئەمەلەیەکی نایاسایی لەبەرچی لەبەر وتمان یەکێک لە بنەما سەرەکیەکانی تەفویض یاخود تەخویل تەقانونی داری ئەوەیە نابێت زواتە گواستنەوەی دەسەڵات لە کەسێک بەشێک گواستنەوەی دەسەڵات هەموو دەسەڵاتەکە ڕێگە پێدراو نییە ڕێگە پێدراو نییە هەموو مەبادی لە هەموو حتا تەوجیهی قەزای داریش لە عێراق و لە فەڕەنسا کە بە بنەمای قەزای داری دەئەنرێ پێیان قبوڵ نییە بە تەفویض بە کاملی بدرێ ئەبێ ئیلا بێ لە جزئێکا بێ تۆ ئێستا بە کەسێکی قانونی کێشەکە لە بەردەمی تۆ ئێستا کێشەکە بەناسایی دەستی پێکرد بەناسایی دەستی پێکرد من پێم وایە وەکو کەسێکی قانونی ئیداری بە تایبەتی بەناسایی دەستی پێکرد بەڵام لە ئێستا لە محافظەی سلێمانیە بە یاسایی ئەڕوا بەو پێی وتمان یەکەم جاگرەکانی بۆ پێی محافظی سلێمانی بۆی یاسایی دەڕوادەمەوە بەڵێ بۆ پێی کە عملەی ئیستیقالەکەی کە لە ئەنجومەنی محافظی سلێمانیە دەنگی لەسەر درا دەنگی لەسەر درا بەڵام ئەو ئەمەلە نابێتە قەرارێکی کۆتایی لەبەرچی لەبەرەوەی ئیستیقالە لە قانونی ئەنجومەنی لە قانونی محافظەتی هەرێمە تیای نییە ئەگەڕێتەوە بۆ قانونی خدمەی مەدەنی لەوێشە دیاریکراوە تا 30 ڕۆژ ئەو ئەبێ قبول بکرێت لە هیچ سەرۆنێک لە مەزنی محافظە ئەبێ لەسەرەوە بێت لە ماوەی 30 ڕۆژدا دەبێت وەزارەتی ناوخۆ دەزەکات کێشانەوەکە قبول بکات ئەگەر قبولی کرد ئەوە بەڵام ئەو یاسای خدمەی مەدەنی هیچ باسێکی ئەنجومەنی پارێزگای تێدایەوە یانی ئەوە عامە هەموو موظفین باعتیباری محافظش یەکێکە لە ئەم عملی قبولکردنی دەستەکارکێشانەوەی ئاسۆ فەریدون لە ئەنجومەنی پارێزگا دەکەوێتە کوێ یاساوە ئەمە چ قیمەتێکی یاساییە کەم لە وەکو گوتمان لە ئەنجومەنی لەم قانونیەکە لە بەردەستمانەیە باسی ئیسقالی جیانی باسی ئیقالی تێ ئەویش کە ئیقالا مەسەڵەن ئەنجومەن بە پێی دوو لە سەرسی پێم وایە دوو لە سەرسی ئەندامەکانی بەرا لە ئیقالەیەدا ئەگەر هەنێ ئەمەڵجانیت لە دەستدا کە لە قانونەکە جاری کراوە بەڵام مەسەلەی ئیستیقالە شتێکی ترە کە بە ئارزومەندانەیە ئارزومەندانەوە ئادەم تیاین یەتەوە گەبێ بکرێتەوە بۆ قانون ئەسڵیەکە کە قانون مەدەنی ئەو مۆزوعی هەل کردە پۆڕێکی قانونی ئیداری ئێستا دەڵێ ئاسۆ فەریدون پارێزگاری سلێمانیە بەڵێ ئێستا پارێزگاری سلێمانیە بەڵام غایبە بەهۆی ئەو ئیجازەیەوە بۆ ساڵێک لە قەرارێکی ئیداری بۆ دەرچووە بۆ یەکێ لە جێگرەکانی وەکو قانونەکاڵێکی لە جێگرەکانی جێگرێتەوە حلولی پیاڵن ئەمە جیازەکە لەگەڵ تەفویضە ئەوەیە حلول هەموو دەسەڵاتەکان وەرەگرێ واتە جێگرتنەوە بە هەموو دەسەڵاتەکان بە هەموو دەسەڵاتەکان جێگرێتەوە ئەویش مەسئولە بێ ئەو کاتە محافظ کە مادام غایبە ئیجازە وەرگرتووە مەسئولی نابێ بەڵام ئەگەر بە تەفویض مەسئولە هەواڵەوە بکرد کە ئەنجومەنی پارێزگا لە دانیشتەکە متمانی پێداوە متمانی پێدراوە بەڵام هەڵبژێرێ ئەوە جزێکی لە نەکەی ئەمەلەکەی پرۆسەکەی بڕیوە هەواڵ چییە چ نانیشانێکی قانونی هەیە ئێستا من پێم وایە هیچ نانیشانی قانونی نیە ئێستا بەس مڕەشەحێکە مڕەشەحی کتلەیەکی ئەنجومەن مڕەشەحی بەڵام قانونی ئەنجومەنی پارێزگا باسی مڕەشەح یاخود کاندیدی نەکردو گوتوێتی هەڵبژاردننی پارێزگار لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگادای هەڵبژاردننی پارێزگار نەک دیاریکردنی کاندید هەڵبژاردننی پارێزگار باڵێ ئەوە ئەمەلەیەکە لە کۆی ئەمەلی هەڵبژاردن ئەو دەڵێت پارێزگار نەک کاندیدی بۆ پارێزگار تەواوی گەمنەکە بۆی مەفەکە و دەم و کاتە زیاتر بەبەستمەوە تۆ پاڵبژ بەچی یاسایەک دەڵێت هەواڵەوە بەکرد پارێزگار نییە بەڵکو کاندیدە بۆ بوون بە پارێزگار کاندید ناوە پاڵێراوە ینی پاڵێرا و کاندید پێم وایە کاندید و وەڵام دەنگی بەدەستێنە ئەو بەشێک لە ئەمەلەکە کۆتایی پێ ئێستا بۆ بەچیکەوە پارێزگار یاخودنا ئێستا پارێزگار نییە پارێزگار نیە بۆ هەتاوەکو ئەمری تەعینی مەرسومی کۆماری بۆ دەرنەچێ
ئەو قەرار ئیداریە بە تەعینەکەی مەرسومەکە شکڵێ یاخود ڕسمی و بنەڕەتیە متمانە لە مەرسومەکە وەرەگری یاخود لە ئەنجومەنی پارێزگا شەرعیەت لە کامیان هەردووکیان تەواوکەر یەکترین بە یەکیان بێت تەنیا دروست نابێت ڕێوشێنی شکڵی و بنەڕەتی جیاوازی نییە بەڵێ بەڵام شکلێت جاڕ ئەگەر قانون ئیجباری کردو بێ ئەبێتە بەشێک لە قەرارەکە بەبێ ئەو شکلێتە کەواتە تێوە بڵێت بابەتی مەرسوم دەرکردن لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە لە نیزامی عامە و ناکرێت لێلا بدرێت من پێم وایە ناکرێت لێلا بدرێتکەم ئەمری تەعینەکە بۆ دەرچێت بەستەوەکو پسپۆڕێکی ئیداری ینی متمانەدان لە ئەنجومەنی پارێزگا بە محافظ بە گوێرەی قسەکانت سفرە بێت بەڵام ڕاستەکە بەڵام خەتاکەت لە هەر دوولایەنێ وەکو وتمان ئەو بەڕێزە قبوڵی نەبوو کە ئەمری بۆ دەرچ ئەینا ئەمرەکە دەرەچووی سە محافظ بوو بە شێوەیەکی بەبەستی خەتاکە دوولایەنەیە ینی ئەوەی کە ئەو پارێزگار نییە لە ڕووی قانونی ئەو نەبووە پارێزگار بەڕسمی دواتر لەسەرەوە پرسیاری زیاترت لێگەم کە هۆکاری قبول نەکردنەکەی چیە دەبێت شەریعەت لە کوێ وەربگرێت کاک بێسون دەمەوێت تۆ وەڵامە قانونیەکانم هەندێک بۆ باس بکەی وەڵامە قانونیەکانم بدەیتەوە ئێستا ئەوەی کە مناقەشەمان کرد لەگەڵ کاکتایە گفتوگۆمان لەسەر کرد هەرێک لەم بەڕێزانە بەڕێز هەڤاڵە بووبەکر و بەڕێز ئاسۆ فەریدون ناونیشانی عنوانی قانونیان چییە پارێزگا هەڵەبجەش بیر نەکەین کە لەوێش بە هەمان جۆر پارێزگاری استقلالی یەک شتە پەیوەندیان بێکەوەی من ئەمێ شتێک ڕوونکەمەوانێ ئەوە کومەس ئەو مەسلەیە هێلکە لە مریشکە یا مریشک لە هێلکەیە ناکرێت چۆن لە قانونە ئێمە شەهادەت تەجزیە ناکرێت ینی مەسەن تۆ گەر شتێکە دەبێ بێ شەهادەکان شایەتیدان بەش ناکرێت ناکرێت ئەمڕۆ شایەتی وەرگیرت و سبێنێ بزە بە دۆرە ئەمە وردکەرەوە بەسەر یاسای سەرۆکایەتی هەرێمە بەسەر سەرۆکی هەرێمە وردیشی کەرەوە بەسەر پارێزگاری سلێمانیە پێگەی سەرۆکی هەرێم پێگەی یەکەمە یعنی تۆ ئەگەر شەرعیەت نەمابێ ئەسڵ ئەوەیە شەرعیە دەبێ کە شەرعیەت نەمابێ من چۆن داوای شەرعیەت بکەم لە کەسێک خۆی شەرعیەتی نەماوە تۆ دەتەوێت بڵێت بەڕێز مەزوو بەرزانی کە خۆی شەرعیەتی نەماوە ناتوانێت شەرعیەت ببەخشێتەوە شەرعیەت بە کەسێکی کە من باسی کەس ناکەم باسی پلەی وەزیفی یەکەم چونکە ئێمە لێرە باسمان باسی قانون ئێستا ئەو بەڕێزە لە موقعەیە دوو خولی خۆی تەواو کردووە 2 ساڵی بۆ ئیزافە کراوە لە 1970 2015ەوە بە پێی یاسای ژمارە 19 ساڵی 2013 ئیدی ئەو ئیتر سەرۆکی هەرێم نییە لێرە بۆچی ئەم شتە پەکخراوە ئێستا تۆرە لەگەڵ هەموو کەوادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان و مەکتەب سیاسی و سەرکردایەتیان قسە بکە کە یەن قسە لەسەر ئەم باساکەن مەسەلەی پێگەی سەرۆکایەتی هەرێم مەفروغمێنووە یعنی ئەوە واز لێ بێنن ئەوە تەواو بووە لەکوێ لە ڕایەکی مەجلیسی شورای هەرێمی کوردستان ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان کە بەیان ڕەیەشیە ئەڵێ بە مەبدەئی ئیستیمراریەت ئەم مادام کەس نییە ئەم بەردەوام بێت دەرە پرسیاری ئەوەش لێکم بەڵام من ئەمێ بکەینە چی بۆچی ئێستا ئەم کێشەیە بۆ چۆن هاتن ئەم مۆزوعیان دروست کرد بۆ ئەوەی کەوا ئەبێ پارێزگاری سلێمانی مەرجع مۆزوعی دروست کردووە وەزارەتی ناوخۆم فەوزای دروست کردووە فەوزانیە ڕێک بە قانونی ڕۆشتووە بەڵام کێشەکە لە چیایە کێشەکە لە نەبوونی پەرلەمانایە چونکە بۆ ئەسڵ هەموو شتێکە گەڕێتەوە پەرلەمان دوجار پەرلەمان ئەگەر پەرلەمانە بۆیە چۆنم کێشەی چارەسەر دەکرد یاساکەی هەموار دەکردەوە یاخۆ چییە یاسای سەرۆکایەتی هەموارە بووە بە بنەماکانی دیموکراسی ڕۆژ احترامی حقوقی انتخابات ئەوەی کە هێنا هاتووە هەڤاڵە بووبەکر کاندید نییە هەڤاڵە بووبەکر فارگۆنێک لە کورسی هێناوە بەقەدەر کەواتە هەڤاڵە بووبەکر پارێزگارە من باسی پارێزگاربوون ناکەم کەواتە من دەمەوێت ئەو وەڵامە وەربگرم کە ئێستا ئەو بەڕێزە چییە ئەو بەڕێزە بەم وەزعە بڕوا هەڤاڵە بووبەکر تا کۆتایی ساڵی 2007 واژۆی پارێزگاربوونی هیچ پارێزگایەک نەک سلێمانی هیچ پارێزگایەکی هەرێم و عێراق ناکات چونکە بەستویانەتەوە بە مۆزوعەکەوە یعنی تۆ ئێستا دەسەڵات کەواتە ئێستا پارێزگار نییە هەڤاڵ مجرد ئێستا موچەخۆرێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو کارمەندێک من لە نووسینێکی خۆمە ئەمە پارێزگای سلێمانی بینایی پارێزگای سلێمانیە ئەمە بینایی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەستی لە کار کێشاوەتەوە پێ دەڵم لەو بینایە یعنی حەقەی وەسڵ لەو بینایە نەپەیوەندی بێرەوە ماوە نەپەیوەندیشی لێرەوە ماوە یعنی ئەنجومەنی شورا هات بەپێی ئەو نووسراوەی کە وەزارەتی ناوخۆوتی بەیان ڕێیەکمان بۆ بن ئایا ئەمەی کە پارێزگاری سلێمانی ئاسۆ فەریدون کردوێتی لە یەک ڕۆژە لە 24 هێشتی 2016 بە نووسراوی 1970 و 1970 مۆڵەتی وەرگرتووە جێگرەکەی خۆی کردووە بەوە و ئەنجومەنی پارێزگاش
هەواڵیان ڕژاردووە کە بۆ بە پارێزگار بەیان ڕێیەکمان بنێ ئەمە وایە ئەوان بەیان ڕێیەکەیان لەکوێ هێناوە قەرارێک هەیە قەرارێکە لە 3/2/2010 ئەمە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق ليشك أكري محافظ بوكالة دابندي أو أنها طبق الأصل أما أنجمني شورى أما بين بلام إسناد يعني كردوة السردو مبدئي قانوني على انتخاب المحافظ الجديد لا يتوقف على صدور مرسوم جمهوري بإقالة المحافظ سابق باعتبار قانوني باعتبار دركردني مرسوم كاشفة منشئ نية يعني أويك بيشتر محافظ بوا أصو محافظ بوا ناوسي لسر أويك إقالة كإقالة كرا شو كإقالة كخود زاني كان خالك أجر أو يتابع إقالة كريا استقالي فيها كريا بلام دوامي أنا لشي يدير النائب الأول للمحافظ المحافظة عند غياب المحافظ عمل عليه غياب كواتا غيابة تشولبونية غيابة غيابة كواتا أنجمني شورى هاتو إسنادي تقولي بوتوني أنجمني شورى هلايا كدلت آسو فريدون قاسنوي ده صلاة كاني ناسايب أنجمني شورى جوريكا مديريتيكا لا وزارتي دادي هريمي كردستان برسلين بلاي بالا كشرعيتي هي لهمولاتك برلمان إيشكاني تشريع قوانين رقابية زائدا تصديق موازنة عامة إيما لغياب برلمانا ببيست يعني ايش تكبروا سياسة برن شوين كان دوزي وتو سياسة الروجي بي أبري برا وكوتم أصل كي شكلها سلوكياتي ريما يتر عمره زي دشيا إما أبي أجر إيمان مان ببنا مكان الديمقراطية بس أكر أو بروني وبكورتي ببينران بلنتوك ويا ساناسك بديدي تو كي بارزغاري سليماني است آسو فريدون بارزغاري سليماني تا آسو بكوتم هفال أبو بكر بموصعي استاو يجواجوي بارزغاري سليمان تا كوتاي 2000 كوتاي أم 2 سالج ناتواني بكات بلا کاکتا ئەگەر لە بەڕێزت بپرسم بەڕێوەبردننی پارێزگار بە وەکالەت چه گرفتێکی یاسایی هەیە دەکرێت پارێزگار بە وەکالەت بەڕێوە ببردرێت ناخێر لە یاسای ئەنجومەنی محافظاتی خۆمانە ئەوە لە هەرێما تەطبیقەکەی بەرکارە جێگەی ئەوە نەکراوەتەوە چکەم تەنها بە وەکالەتی تیان نییە تەخویلی جزئیمان هەیە توانێت بەشێک لە سەڵاتی خۆی لە حاڵەتی بوونی خۆیان کە موجودە و دەوامەکە بەشێک لە سەلاحەتەکانی یا بە بریکار یا بە جێگەکەی خۆی یا هەر مدیرێکی عامی تر شەر نییە لەم ناو أنجمني محافظ بلا سرقي أنا بلام بكو بكالات نخير بكلي هل مبادئ عامة قانوني دايش هناك بس لو قانون خمانة استا برز توكيل كلي بكر كلا أنجمني بارز قامت ماني ورقرتو ذكرت أم بوكالة يشكال بريوبات شتي واحدة بيت نخير ناكري حتى أكون نبي قد جيجري جايك البوالة جيجرا كان أيتواني وكو بحاطي غيابي دكتور آسوك إجازة ورقرتو بصالح غياب شونكي أو ليرن يعني ليونيا أو كذا أكرا أو يكو كويكي نواب كاركاني راپەڕانە کاک تا ئێستا لە حکوومەت هێرێم ژمارێک لە وەزیرەکان کە دوور خراونەتەوە لە حکوومەت بە وەکالەت پۆستی وەزیر بەڕێوە دەبن کە ئەمانە بریکاری وەزیرن زۆربیانیان خود وەزیر دیکە چووە پۆستەکان بەڕێوە بات دەکرێت پارێزگار هاوشێوەی ئەوە بە وەکالەت پۆست بەڕێوە بێت ئەگەر سەیری وەزارەتی قانونی ئەو وەزارەتانە بکەین چکەم ئێمە باسی محافظاتمان کرد بە قانونی محافظاتی هەرێمی کوردستان بۆ شوێ حەلی کردووە کە بە وەکالەت ناکرێت ئەکرێت جزێک لە بیا بە وەکو ڕاستپارە بەڵام لە وزارة قانوني وزارة كان أبي تفاصيل أورجن أو حقيقة يأخذ نية باش تو هستكي قرفت كان زيادة سياسيين يأخذ قانونين تو بخود بصور قانوني كي بتعبد لقانوني إداري شارزاي أوي هستكي زيادة قرفت كان لبارزجاي سليماني وهلا بجم قرفتي كهيا يأخذ دروس كراوة أم قرفتانا قانونين يأخذ زيادة سياسيين زيادة كمان تنكشة كي دروس كردوا هردوجي تيايا يعني بشكل بيندي هي بوضع السياسي كالإسلاء لهرم كوسانة هي بو بيك كدصلا سرقاتي هرم ولاياتك كوتاي فيها تو بفيه قانوني كحكميك بڕایتۆ زیاد لە بژاردەیەکی قانونیە بۆ مچارە سەرین بابەتە بژاردەکانی دیکە چین بۆ لە کامیان بۆ مەسلەی محافظ یان بۆ هەردوو پارێزگاری سلێمانی هەڵەبچن بەڵێ بژاردە قانونیمان هەیە ئەوەی سەوتمان لە پارێزگای سلێمانی ئێستا هەلەکە قانونیە لە ئێستاکە ئەو ئیجازەی وەرگرتووە و شوێن غیابە قانونەکەش نەوتوە جێگیری یەکەم یا دووەم بەڵێ ئەکرێ هەر یەکێک لە جێگرەکانی جێک بگرێتەوە حلولی پیاڵەن باز دەکرێت لە نێوانەدا کە جێگر هوەری بە یاخود ئیداری مصالحەکان دیاری نەکراوە نەک هوەری بێەوە ئەوەشی دیاری نەکردووە کە ئا یەکەم بە یا دووەم لەواچە لە قانونی محافظاتی عێراقەوا بێ بەڵام لە ئەوەی خۆمانە ئەوەی تیان یاڵێ ئەحد یەکێک لە جێگرەکانی ئەتر هەر کامێکیان بێ ئەوە بۆ ئێمە باشە دەستکراوەتر ئەبین خۆ ئەگەر ئەوەشی تەفاصیل ئەوەشی بایەتی ئەو کات ئێمە دەستمان بەسراوە بۆ ئیلا ئەو کەسە بێت
بەڵام کە ئەو حەلینەوە لە ئێستاە ئێمە ئەو دقا ئێمە سادەمان لێ کردو بۆ ئەم حاڵی خۆمانەیە کێک لە نوابەکانی هەرکامیکان بن ئەتوانێت ئەکەکانی پارێزگار وەکو جێگر ڕاپەڕێنێ لە محافظەی بەڵام لە وەکو پارێزگای سلێمانی ئەفەن وەکو پارێزگای هەڵەبجە شێوازی دانانی جیاوازە لەگەڵ پارێزگاچکەم و حاڵەتی هەر خۆی قانونەکەی کە دەرکراوە نووسراوە ئەم دقی ئەم یاسایە یاسای پارێزگای هەڵەبجە ئیستثنایە لەسەر یاسای پارێزگاکانی هەرێم ژمارە 2009 دیانانەکەی ئەوەیە ئەوان مەرجێکی منتەخەب نین تەعیناتە لەواسێ لایەنە کورتە سیاسەکان وەکو پێشنیار قسەی کە دەکرێت خۆشت گوتت کە ئێستا واژۆی بارزانی بۆ دانانی پارێزگا مەرسومەکەی قبول ناکرێت بە بڕای تۆ قانونیە ئێمە یاخود پارێزگارەکان کاندیدەکان بۆ بوون پارێزگەر یاخود دەرناوێکی دیکە پەنا بۆ واژۆی بەڕێز مەسعود بارزانی ببن بەڵێ خۆی مە دوو لایەنە وەکو سەرۆکایەتی من ئەویان ئەو بەشەی کە ئایا سەرۆکایەتی هەر مەرسومی هەرێمی بۆ دەربچێ دەکرێت کارتێکی قانونی بەڵێ لە ئێستاە قانونی وڵاتەکە بەسەر چووە قانونەکەش حەلی بۆ کردو کاتێکە شوێنەکە شەغرە بێ پێڵە شەغر یان سەریکە لەگەڵ غیا بە فەرقیە لە قانونە شەغڵەیە کە چۆڵ ئەبێ قانونی سەرۆکایەتی هەرێم ئەڵێ لە حاڵەتێکە کە شوێنی سەرۆکایەتی چۆڵ بێ ئاینتیهای ویلایەتەکەیەتی یان هەر سبەبێتتر وەفات یان هەر شتێترە ئەو کاتە کێ جێگرێکرێتەوە سەرۆکی پەرلەمان ئەرکەکانی سەرۆکایەتی هەرێم ڕائەپەڕێنێ تاکەواتە سەرۆکی پەرلەمانی کوردستان دەتوانێت ئێستا مەرسومی هەرێمی بۆ دانانی پارێزگاری سلێمانی وەڵبز دەرکات من پێم وایە ئەو لایەتە کۆتایی هاتووە بەپی قانونەکە پێم وایە دەبێت لە ماوەی 6 ڕۆژ دەسەڵاتەکانی بەکار بهێنێ لە دوای تەواوبوونی وادەی یاسایی مەسعود بارزانی کارەکانی بەڕێیەکە لە ماوەی ئەو 6 ڕۆژای دەسەڵاتی بەکار ناهێنێت کارەکانی بەڕێیەکە کارەکانی سەرۆکی هەرێم کاکتا عەفو بێسوناگەر لەگەڵ کاکتا تەواو بم کەواتە ئێستا پەنابردن بۆ واژۆی سەرۆکی هەرێم یاخود دەبێت کە لە سەرۆکایەتی هەرێم ماوەتەوە کە بەڕێز مەسعود بارزانی وادەکەی تەواو بووە یاسایی نییە من پێم وایە ئەو کاتە ئەو مەرسومە یاسایی نابێت کاک بێسون دەڵام لە دەسەڵاتی شەرعی وەردەگیرێت کەواتە ناکرێت پارێزگارەکان شەرعیەت لە مەسعود بارزانی وەربگرن ئێستا بەڵێ بەو پێوە لە ویلایەتەکەی کۆتایی پێهاتووە هەر مەرسومێکشی دەرەچێکەوە ئینسانەتی قانونی نییە هەرچەنە ئەڵێ ئەو دەسەڵاتانی کە سەرۆکایەتی هەرێم هەیەی قابلی تەعەن نییە لە بەرامبەر مەحاکمە بەڵام بۆ پێوەی ئەم ویلایەتەکەی تەواو بووە بۆیە من بە پێم قانونی نابێت بۆی ئەو حەلێکی ئێستا کراوە باشترین حەلی قانونیە بۆی فەراغی داریمان پەرلەمانی کوردستان ئەگەر کارە بووە بە ئاسانیم کێشەی چارەسەر دەکرد بەڵێ ئێتوانی ویلایەتەکە درێژ بکاتەوە یاخود انتخاباتی تر بکرایە مەبەستم کێشەی پارێزگارەکانە بەتایبەت دەیتوانیم کێشەی چارەسەر بکات نێتوانی مەگەر ئەیتوانی بەڵێ قانونەکە تعدیل کاتەوە قانونەکە تعدیل کاتەوە بەڵێ قانونەکە تعدیل کاتەوە ئەو کاتە ئەو فەقەرەی لابردایە کە ئەڵێ بێ ئەمری مەرسومی کۆماری مەرسومی هەرێمی دەرچێت ئەو فەقەرەی لابردایە ئەو کاتە بۆ ئالەتەی کە لە پارێزگارە هەڵەبجە و هەڵەژێرێ و کۆتایی پێ باش کاک بێستون چارەسەر ئەوەی کە یەکێک لە جێگرەکانی شوکاری پارێزگار بەڕێوە بەرێت ئەمە چارەسەرێکی تەواوە بەسە ئیتر یاخود ئەمە چارەسەرێکی کاتی تووشی گێشە بینەوە ئەمە ئێستا بەوەی کە بڵین واقع حاڵە تەواو ڕۆشتووە بەڵام تۆ ئستحقاقی کەواتە ئێمە بۆ 4 ساڵ جارێ استحقاقی انتخابات دەکرێت و استحقاقی انتخابی ئەەکەی بە مەکۆی هەموو ئیشەکان جاگە ئیتر کەوایە ئەم هەموو پارە و مەساریف و فۆزی انتخابات و کاندید بوون و ئەم هەموو جێرم و کێشەیە لەبەرەوە من وەکو لە سەرەتاوە وتم لێرە لە معادلەکەی دووش دەیە سیاست قانون ئایا سیاست قانونە با بەڕێوە یا قانون سیاست دەبا بەڕێوە ئەمە وەکو هێلکە و مریشکەکە وایە کامیان لە کامیانە ئێستا ئێمە ئەسێری ئەم یاسای ئەم بەیانڕەیەی ڕادەربڕینی کە لە حەڤێری 2016 ئەم ئەنجومەنی شورای هەرێم دەری کردووە ئەڵێ ئەو نووسراوەی کە سۆفەریدون کردوێتی دوو بڕگەی 1970 کە لە 24 2016 کردوێتی بڕگەی یەکەمیان تەواوە ئیجازەی وەرگرتووە هەر هاتووە نەوەستاوە تا وەزیر بەو اعتیباری کە پارێزگار هەموو ڕێنمایەکان لە وەزارەتی معنی خۆیەوە لە وەزیری ناوخۆ وەرەگرێ بۆی نییە پارێزگار بە وەکالەت لە شوێنی خۆی دانێ ئەبوایە بوەستایە هەتاوەکو بزانێ ڕەزامەندی وەزیری معنی کە وەزیری ناوخۆی لەسەرەتی ئەڵێ چی ئەڵێ مەشوبە بە عیبی اختصاصی جەسیم باشە تۆ تەحصیل حاصل نییە من بێم واژۆ مەرسومێک دەربکەم
تحصیل حاصل نییە ئەمە کە پێگەی سەرۆکی هەرێم بەرزترە لە ئاستی تەشریفیە بەرزترە لە کەسی یەکەمە لە هەرێمی کوردستانە ئەگەر شوێنی ئەو شەرعیەتی نەبێ تحصیل حاصڵە منێک کە لە خوارەوە پارێزگارم شەرعیەتیش بۆ من نابێت. ئەم ڕێیە ئەنجومەنی شورا هەڵەیە ئەم وەکو پێم وتی ئەمە لەو مەجلسی شورای حکوومەتی اتحادی و محکمەی اتحادی و هێناوێتی لەسەر ئەو دوو مەبدەئە یەکەمیان ڵێ ئایا مەرسووم ئەڵێ مەرسووم کە ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان کۆپی بۆ هاتووە ئیسنادی کردووەتە سەر یاسای ژمارە 6 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکان زایدن یاسای ژمارە 3 ساڵی 2009 وەزارەتی ناوخۆ لە یاسای یەکەمیانە اعتیمادی کردووی لە مادەی 18 19 20 21 لە یاسای ئەنجومەنی لە یاسای وەزارەتی ناوخۆیە اعتیمادی کردووەتە سەر مادەی 19 فقرەی لێکە لە فقرەکانی ئەڵێ بۆ اعتیباری کە پلەی پارێزگار پلەکەی لە هێنی حکومیە وەکیل وەزیرە ئەبێ ئەو شوێنەی کە ڕێنمایەکانی لێوەرەگرێ وەزارەتی معنیە کە وەزارەتی ناوخۆیە کەواتە هەر بڕیارێکی دەرکردووە لە 24 هێشتی 2016ەوە بە وەکالەت وەکو پارێزگار لە جێگەی نەبووانە معدومە حسابی بۆ ناکرێت هەڵی وەشانە لە کاتێک داوانە وایە ئەوە وایە ئەزای چۆنە من حەزەکەم کەواتە بڕیارەکانی لەو ماوەیە کە دەرکردوون پارێزگار بۆ وەکالەت هیچ ئاسەوارێکی نییە بڕیار نینەمان لە ڕووی یاساییەوە کاکە من ئەمەوێ بە مختصر مفید من نەزانم تۆ چی دەیە من پێ دەڵێم لە هەرێمی کوردستانە شتێک نییە ناوێت سیادەی قانون بێت قانون خەڵکینە قانون نەماوە لە وڵاتەیە ئەوەی ئێستا بەڵام ئەوە تا ئێستا کێشەکە قانونەکەیە کێشەکە ئەوەیە کە کار بە یاسا ئەکرێ بۆی ناتوانرێت پارێزگاری بۆ سلێمانی دابنرێت قانون زۆر جار ئەی بۆ ڕێگەی تەعن هەیە بۆ ڕێگەکانی تەعندانراوە زۆر جار دەقە یاسایەکان مەزڵومیەتی تایە ئەتەوێ بڵێ ئەم یاسای ئەنجومەنی پارێزگاکان ئێستا مەزڵومەتی تیاوە کێشەی دروست کردووە تەطبیقکردنی کاکە کێشە لە یاسای ژمارە 6 یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانە نییە یاسا لە تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمە کە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 ئەو پرۆژەیە کە هەر چوار حیزبەکە لە پەرلەمانی کوردستانە ویستیان هەندێک لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئەمرە زەیداش کەسێکە لەمە دووە ئەوە نەبێت لێرەوە کێشەکە دەست پێەکە کە تۆ لە ڕئیسیەوە کارەباکە بکوژێنیتەوە لە فەرعەوە کارەبا دەرنابێت لەبەرەوە هەموو یاساکان تەعتیل بووە کە من ئەڵێم فەراغی سیاسی و یاسایی فەراغە یاسایەکە هەیە بەچی پڕیان کردێتەوە بە فەراغە سیاسیەکە ئێستا وەکو لەم شەوانەیەکێک لە مەکتەب سیاسەکانەڵێ یەک حیزب نەیوتووە کە جەنابی کاک مەسعود با سەرۆکی هەرێم نەبێت هەمووی ئەڵێ با سەرۆکی هەرێم بێت بەڵامەوە تا بەشێک لە حیزبەکان و سەرۆکی هەرێم ناوی ناهێننەوە وەکو سەرۆکی هەرێم لە ڕاگەندراوی فەرمی خۆیانە باسی ناکە بەڵام ئەوە هەموو شتێک تەعتیل بووە لەم هەرێمەیە هیچ شتێک ناڕات وتێ ئەو مەکتەب سیاسیەش وەک بەڕێزت دەڵێ وای گوتۆ ڕەنگە 2000 قسەیەک بەوەی کە لە واقع عادێبینی ژمارەیەک حیزب لە هەرێمی کوردستان وەک سەرۆکی هەرێم مامەڵە لەگەڵ بەڕێز مەزوو بەرزانی ناکەن هۆکاری ئەم کێشەیەش کە لە پارێزگای سلێمانی هەڵە بزت باست کرد بەڵام تاوابوونی ویلایەتەکەی بەڕێزی دروستی کرد هەڵوامان پێ ناڵێ ئەوەی کە پەیڕەوە کرێ ئەو وەزارەتی ناوخۆیە مەکتەب سیاسی پارتیەی بابەڕێوە ئەو ئەنجومەنی شورایە حەڤەیە هەژدەیە چەندن زۆرینەیان پارتین ئەوانی کە لەوێ ئەندامی ئەنجومەنی شورایە کێشەکەی پارێزگای سلێمانی هەڵە بزە حەلابێت ئەوان کێشە دروستەکەن ترسی من زوج لە نووسینێکی خۆمە ئەوە وت ترسی من ئەوەیە پارتی تەعتیلی پەرلەمان کاتانیایەتی 2007 بەدیلی پەرلەمان ئەنجومەنی شورای هەرێم بێ بۆ پیاتەکردنی سیاسەتی ڕۆژ لە هەرێمی کوردستان دەدی ئێستا ئەنجومەنی شورا بەکردەوە جێگەی پەرلەمانی گرتوتەوە کاکە ئێمە قانونین یاسا بۆ ڕۆژ و دوو ڕۆژ نییە بەنیەت نییە یاسا ئەبێت داڕشتن بێت دەق بێت دەقەکان تۆ تا یاسا دەبێ ناچی بۆ ئەوانی تر دەستخۆش کاک بێسون کاک تا دێمەوە لای بڕێست دەپرسم ڕۆڵی دادگاکان چیە دادگای کارگەڕی دەتوانێت کێشەی حل بکات دادگای ئیداری دەتوانێت لەسەرم کێشەی بێتە دەنگ و چارەسەرێکی یاسای بدۆزێتەوە بڕیاری لەبارەوە بدات یاخود لێگەڕێنتانە چارەسەرەکان ئەوەن کی ئەوە باسان کرد ئەوەی بۆ بەنسبەت محافظێتەوە کێشەکان کام کێشە ئەوەی محافظ ئێستا لە سلێمانی ئێستا هیچ کێشەیەکی یاسایی نییە بەنسبەت بەلای من بە کێشەیەکی یاسایی نابی لە ئێستاە ئەوەی کە ئێستا بچووەتە سەر سکەی خۆی بەپێ قانونەکە کێشەی یاسایی نییە بەڵام بۆ مەسەلەی
سەرۆکایەتی هەرێم ئەو ئێمە قانون ئێمە تۆ ئێستا عفو بە ئەوڕۆن بێ بۆ بینەران تا ئێستا ناوەڕۆکی نووسرای وەزارەتی ناوخۆ من بۆ خۆم نەمبینیوە کە یعنی کە جێگرەکان چۆن ڕاست پێدراوە بابەتەکە چییە جێگرتنەوەی یاخۆ چێ بە ئەوڕۆن بێ بەڵام بڵێن ئەگەر یەکێک لە جێگرەکان ڕابسپێدرێت یاخۆ ڕابسپێدراوە ڕاستپێران نە جێگرتنەوە کەواتە ئەمە تەنها چارەسەر یاسای ئەمێت بەڵێ ناخۆ پێویستی بە قەرار وەکو قەرارەکە ئەگەر دەتوانێت قەرارێکی کاشفە ئەگەر بۆی ینی معالمەکەی دەرکەوێت ئەیناوە خۆی تحصیل حاصلە کە غایب بوو یەکی لە جێگرەکانی جێبێتەوە بەڵام بۆ هینی ئەوە بۆ تەسبیتکردنی ئەوە وەکو معالمێکی کە ئەبێتە قەرارێکی ئیداری ئەبێتە قەرارێکی ئیداری ئەیناوەکو ئەو قەرارە کاشفە نەک منشێ نییە ئەو قەرارێکە وەزارە دەری کردووە کە ئاڵێکی لە جێگرانی جێگرێتەوە قانونەکە خۆی واڵێ ئەو بەڵوەکو ئەو حکمی قانونی کەشف کردوەوە هیچ کەواتە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لە دوای ئەوەی کە پارێزگار مۆڵەتی وەرگرتووەکێک لە جێگرەکانی جێگەی دەگرێتەوە پێویست بۆ ناکە وەزارەتی ناوخۆ بێتە سەرخەت و قەراری بۆ دەرکات بۆ کەشفکردنی ئەو حاڵەتە پێویستەکە بەڵام ئەو چۆن بڵێ ئەوە بەس کاشفە یعنی ئەو قەرارە بەس ئەو حکومە کەشفەکە ئەڵێ بەو شێوەیە ناوەکو قەرار لەلای ئەو نییە ئێستا وادەی سەرۆکایەتی هەرێم تەواو بۆیە ناکرێت پشت بە مەرسومی هەرێمی ببەسین بۆ دانانی پارێزگەر و پەرلەمان پەکی کەوتووە ناکرێت یاسا کاموار بکرێت و کێشەکە چارەسەر بکرێت ئێستا دەکرێت کاندیدی هەڵبژێردراوە یاخود ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگا متمانی پێدراوە وەک پارێزگار دەکرێت لە بەردەم دادگا سوێن بخوا مەرسومی بۆ دەربکرێت دادگای باڵای پارێزگاکە یاخود بەرزترین دادگا لە پارێزگاکە متمانی پێ بدات و سوێندی لە بەردەمدا بخوات و بیکاتە پارێزگار هیچ دقیقی قانونیمان نییە پشتگیری ئەو بکات بچێتە بەردەم دادگا ئەو شەرعەتە وەرگێ ئەو بەشێک لە شەرعەتەکەی وەرگتووە قانونیمان هەیە کە دژی ئەمە بێت بەڵێ ئەڵێ مەسرومی قانونی دەرچێت مەرسومی قانونی دەرچی مەرسومی هەرێمی ببووە سێنش بخوا لە بەردەما مەرسومەکە خواردنەکە بۆی ئەگەر تۆ ئێمە پێمان وایە بۆیە ئەگەر پێمان وایە بێت ئەو هەر ئەو لایەنی کە پێی وایە مەسەڵەن سەرۆکایەتی هەرێم لە ئێستا فەراغی یاسایی تایە بۆیە بێ بەم حەلەی ئێستا خانە ئەبێتەوە حەلێکی بەس سەبارەت بابەتی کاشیف و منشی ئەواتە بە کوردەکەی دروستکەری پۆستەکە یاخود دەرخەری پۆستەکە دەرکردنی مەرسومی هەرێمی و سوێن خواردن لە بەردەم سەرۆکی هەرێم دەرخەری پۆستەکە یاخود دروستکەرێتی کاشیف یاخود منشیە ئەو مەرسومی تەعینە لە دوو قانونە بە منشی ئیداینەوە نەک بە کاشف یەک لەم قانونی 2009 پارێزگاکان ئەبێ مەرسومی بۆ دەرچێت چکەم ئەوەی تر وەکو وتمان بۆ جێگرتنەوەکە ناڵێ با قەرارێک لە وەزارەتی ناوخۆ دەرچێت هیچ کاتە پۆستەکە دروست نابێت بەبێ مەرسوم ئەمە قەناعەت چۆن منشی ئەوە قەناعەتی شخصی خۆت یا خودی یاساکەوا دەڵێ من ئەوەی کە لە تێگەی هەمومان کە ینی قەناعەتی خۆمان لە تێگەیشتمان لە قانون ئەو قسەیە چۆن گەشتویتە ئەو قەناعەت تەفسیری قانونەکەت کرد دەڵێت چیە گە بەڕوونی بینەرانی بڵێ ئەوەی بۆ ئایا ئەم قەرارێکی کاشفە مەرسومی هەرێمیەکە یان منشی ئەمن پێم وایە قەرارێکی منشیە کاشف نییە لە دوو قانونات ئەکیدی لەسەر کراوەتەوە بەڵام بۆ جێگرتنەوەکە لە هیچ شوێنە قانونەکە باسی نەکردووە بە حکومەکە هەیە بەڵام وەزارەتی ناوخۆ هاتووە کەشفی کردووە لە دوو قانونات قانونی یەکەم قانونی سەرۆکایەتی هەرێمە یەکێک لەوانە ئاڵێ تەعینی دەرەجاتی خاصە بە مەرسومێک دەرەچێ و تەعینە بن ئەوە یەکێکە لە سەلاحیەتەکانی سەرۆکایەتی هەرێم لە قانونی 2009 شای محافظات ئاڵێ محافظ بە مەرسومێکی هەرێمی تەعینی بۆ دەرەچێ و بەجا لە فەقرێکی ترشە ئاڵێ ئەم پۆستێکی دەرەجە خاصە لە بینی دوو کەوانەیە بە ناونشانی وەکیلی وزارە یعنی کەوابێ لەم قانونا بەچی دایناوە بە دەرەجەی خاصە دایناوە لەو لایش قانونی سەرۆکایەتی ئەڵێ ئەوانەی کە دەرەجە خاصن ئەبێ بە مەرسومی هەرێمی دەرچێت یعنی دوو قانونمان هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچووە تاکید لەوە کە دەرەجە خاصەکان بە مەرسوم دەرەچێت کەوابێ ئەمە ئەبێ یعنی دوو بەشە بەشێکی ئەوەی بێ لە ئەنجومەنی ئەو محافظەیە دەنگی لەسەر بدرێ و دەنگی پێویست بەدەست بێنێ دواتر وەزیری ناوخۆ تەرشیحێکات بەرزێکاتەوە بۆ سەرۆکایەتی بۆ هەرێمەکە کەوابێ ئێستا کە مادام نەکە نەبووە مادام سەرۆکایەتی هەرێمە گە وڵاتەکەی تەواو بووە ئەوە چکەم ئەو بوڵاتێکی دەستوریە من خۆمی زۆر بۆی ئەگەر بمانەوە من پێم وایە هەلێکی قانونی ئێستا بۆی فەراغی ئیداریش دەرنێ وەکو فەراغی یاسایی دروست بووە فەراغی ئیداریش لە پارێزگای سلێمانیە دروست نەبێ ئەو ئاخری نەتیجەی کە ئێستا هەیە ئیجازەی وەرگرتووە بەڕێز پارێزگار ئێستا وەکو حکم قەرارێکی کاشفیش دەرچووە بۆ یەکی لە جێگرەکانی ئەو شوێنە پراکاتەوە دەکرێت بۆ دەستوری عێراق بگەڕێنەوە بۆ چارەسەرێم کێشەیە
بۆ کامیان بۆ دەستوری عێراقی باسی کێشەی پارێزگارێک نەخێر ئێمە گوتمانەگەر بۆ مەسەلەی مەرسوم دەرچوونی ناتوانین بگەڕێنەوە بۆ سڵتەی اتحادی بۆ دەرکردنی مەرسوم سەبارەت بە پارێزگای هەڵەبجەیەکێک لە جێگرەکانی کە کارەکان بەڕێوە دەبات بە وەکالەت بەڕێوەبەری یاسایی یاخود وەکو جێگەر بگرێتەوە کامیان یاسایی ئەو شتێکی جودا یاخود شێوەی سلێمانێک جودایە بەڵام لە هەنێکە مشتەرەکەن با ئەوەش ڕوونکردنەوەی پێویستە چونکە قانونەکە ئیستثنا لە قانونی هەرێم ژمارە 2009 کەوا بێ ئەو نەسانەی کە باسی نەکردووە گەڕێتەوە بۆم قانون ئەمە قانون ئەسڵەکەیە ئەو تەعینە وەزیری ناوخۆ پێشنیارێکە ئەنجومەنی وەزیران موافقەی لەسەرەکە ئینجا مەرسومی هەرمی بۆ دەرەچێ وابێ بێ و ئالێتە تەواوکە ئەگەر چۆڵش بە شوێنەکەی ئەبێ بگەڕێنەوە بۆ چکەم باسی چۆڵبوونیان نیە باسی چۆڵبوونیانەکردن بۆ یاسا ئەویش ئەبێت جێگرەکانی یەکێک دەست خۆشکاک تاکاک بەسون ئەگەر وەزەمەندە سەرنجدا و بۆ خۆت بێڵێەوە من دەمێ ئەوش بپرسم دیارە وەڵامی پرسیارەکە منیش بیتەوە هەست دەکەی لە دروستبوونی کێشەی پۆستی پارێزگاری سلێمانی و هەڵەبجە ئەنجومەنی شورا وەزارەتی ناوخۆ لایانی خێر نەبن یاخود کێشە دروستکەر بن ئەمە ڕاستە لە کێشەکە ئەوە لە ئاخرە جواب بدەمە بەڵام ئەگەر بە کوردی بە کوردیش لە ڕاستیە من ڕزمێ بۆ قسەکەی کاکتەها لەوانەیە اختلافمانە بێت لە وجه نەزەری بۆچوونەکان ئەوڵێ قەراری ئیداری منشئە کاشف نییە بەعکسەوە قەراری ئیداری کاشفە منشئ نییە بە دلیلی ئەو ئەڵم قەراری ئیداری کاش ئەڵێم ئەو قەراری کە دەری چووە کاشفە خۆ قەراری ئیداری هەموو کاتێکە بێ منشئ بێ بەڵام ئەو قەراری ئەو دەری کردو منشئ هەموو تۆ مەرسومی جمهوری کاک ئەگەر ڕێگەی بدەی بۆ سونەکە ئێستا من ڕۆنی یەکەمەوە سەرۆکایەتی کۆماری عێراق سەرۆکایەتی کۆماری عێراق کاتێک مەرسومێک دەرەکە ئەو مەرسومی ئەو قەرارە ئیداریە کە مەرسومە قەرارێکی کاشفە منشئ نییە چۆن ینیکەینەوە کاتێک کە محافظی تازە داهەنرێ ئەبێ قەرارێکی کاشفی بۆ دەرچێت بکرێ بە محافظ بەڵام مەرج نییە بۆ ئیقالەی محافظی پێشووتر مەرسومی جمهوری بۆ دەرچێتکەواتە تەحصیل حاصلە کە قەرارەکە قەرارێکی ئیداری کاشفە ئەنجومەنی شورا سێ خاڵی دیاری کردووە لە کۆتایی ڕێیەکەی یەکەمیان ئەڵێ پارێزگاری سلێمانی نەگەڕاتەوە بۆ مەرجعی خۆی لەو نووسراوی کە گەڕاوێتی کە نووسێتی بۆمان ئەوە یەک دوو ئەڵێ ئەو بڕارانەی کە یاوێتی لەوە معدومە لە جێگەی نەبووانە وەکیلەکە سێم ئەڵێ لە غیابی محافظەیەکی لە جێگرەکانی ئەکابەوە ئەکا بە شوێنگرەوەی خۆی هەر بۆیە شوێنگرەوەی وەزیرێکە یەکسەر هاتووە لە 20 مانگە ینی 3 ڕۆژ دوای ئەوە هاتووە یەکسەر فەرمانی وەزایی دەرکردووە بە دوو خاڵێکە بێنەڵێ هەڵۆشانەوەی ئەوەی کە لە 24 هێشتەوە دومیشان ئەڵێ هەڵۆشانەی گشت فەرمانەکەن دومیشانەڵێ هەڵۆشانەوەی بڵێت بۆچوونەکانی ئەنجومەنی شورا چارەسەر نەبوون بەڵکو کێشە بوون ئێمە ئەتوانین بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق فەرمون مادی 121 لە فقرەی دووە بەڵێ ئەڵێ هەچ کاتێک تخصص عليه يحق لسلطة الإقليم تعديل تطبيق القانون الاتحادي في الإقليم في حالة وجود تناقض أو تعارض بين القانون الاتحادي والقانون الإقليم بخصوص مسألة لا تدخل في الاختصاصات الحصرية للسلطة الاتحادية. بلى چونك أوان مجلس شورى وكوتم إسناديان كردوت السلام قراري كمجلسي كمحكمة اتحادية داري كردو ل 2010 كواتا إما أكري أو قرارك إما جسنادي بكين سر چونك أوان بياسا جماري بستيكي سالي 2008 أو يعني كردو أقر بو ياسا بقرن وياسا انجمني بارزكاني راكيشك سارة سر دبل سليماني والله كاكا مسألة سليماني والله بجانية مسألة لو باسي أو كيشية دكين كيشية داناني بارزكار أصل حل نكري ناتواني فرع كان حلقي يعني أما قري بستي وضعي واقعي عملية بس كيشي سروكاتي هريم هو خوتان دزان يعني صار سر سرقان مؤقتة وكو من أما تخديرها بوضعي معين مصالحها وضع كان قانوني شيء ناتواني بين زور بكورتي دادقا إداري دتواني تداخل ام كيشي بكو صار سري بكا رولي دادقا رولي دادقا تواني تظلمي تيابكاش كسي زيرمان دلوا ئێستا ئەوەدا یەکێک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێتیە چاوەڕێیەکە داوای تەزەڵومی لێ کردووە لە بەردەم محکەمەی اتحادیە زین چۆن دەرەچێتەوە بزانین دەتوانێم کێشێش سارەسەر بکات پارێزگاریەک لە ئەکری ئەوەی 24 مان کراوە ئەوەی 24 مان کراوە محکەمەی اتحادیە هێڵۆشێنێتەوە قەزای ئیداری توانێ هێڵۆشێنێتەوە بەڵێ زۆر بە کورتی لێکەوتە خراپەکان ئێم دۆخە چییە کە ئێستا وە کێشەیەکی یاسایی ئەو شتەیە کە ئێستا هەموو شتێک مەعدومە لە وڵاتەیە
سیاسە دەموشتەیە با بەڕێوە قانون چۆتەوە کێ باجی ئەمادات هەمووی هاوڵاتیەت حزبەکان بۆ خۆیان هەموو لە ماڵەوە کەسە و بەشی خۆی هەیە چ لە ڕووی ئیداریەوە چ لە ڕووی اقتصادیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی اجتیماعیەوە زەرمەندی ئەوەڵ و ئاخیر هاوڵاتیە. بەڵێ زۆر سپاس کاک بێستون کاک داها زۆر بە کورتی دەمێ بپرسم بەڕێز یەک چارەسەر باس کرد بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەو ژەوەیەک لە جێگرەکانی جێ بگرێتەوە جێ پارێزگای بگرێت و کارەکان بەڕێوەبرێت جیکە لەم چارەسەرە هیچ چارەسەرێکی دیکە بە پێی یاسای ئیداری نییە بەپی قانونی محافظات نییە بەڵام ئەگەر تۆ پەرلەمان کارا بێتەوە ئەتوانی ئەنواع چارەسەر دۆزیتەوە بەڵام لە ئێستاە بەڵێ بەس پەرلەمان کارا بکرێتەوە کێشە نامێنێت. تۆ بۆ خۆ دۆکو پسپۆڕێکی قانونی ئیداری لێکەوتە خراپەکانی ئەم دۆخە چییە کە گرفتێکی یاسایی و ئیداری دروست بوو ئێستا پێم وتی ئێستا حالیان گرفتی قانونی پێم وانێ دروست بووە بە نسبەت پۆستی پارێزگارەوە بە نسبەت کۆی غیابی پەرلەمان ئەوە مۆزوعێکی ترە بەڵام بە نسبەت پۆستی پارێزگار و غیاب من پێم وانەیە فەرق دروست نەبووە چونکە منەکە بە پێی قانونەکە ئێستا ئەڕوا یانیەوە جێگەوەی محافظ هەیە بەڵام ئەوەی کە لە ئەنجومەنی بۆ باسی شتێکەوە تا ئێستا کە باسمان کرد زیاتر ئەوەی من مەرکزی مختصر مەسەلەی پۆستی پارێزگارە ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ڕوویا شتی ناقانونی تیا بوو تەوان بەپێی قانونەکە بە تایبەتی ئەوە سەرۆکی ئەنجومەن خۆی ئیستیقالی کرد و قبول کرا ئەوە هیچ ئیشکال بەڵام جێگرەکەی نە ئیستیقالی کردبوو نە لە ئەسبابی قالشی تیا بوو لە حاڵەتە دنیان لەسەر داونەوەی قانونێکی قرارێکی ناقانونیە و محکمە ئیداری دەتوانێت هەڵی بەشێنێت. بەڵێ زۆر بەڕێز کاکتا ئیسماعیل خاوەنی بڕواناوی ماستەر لە یاسایی ئیداری وارووا زۆر بەڕێز کاک بێستون حەمەد ساڵح پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس بۆ ئێوە کە لە بەرنامەکە ئامادەبوون بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە لە بەدیار بەرنامەکەەوە دانیشتن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ.